ئێستادا لە مەراسیمێکدا یەکێک لە کتێبەکان کە ناوی زۆرترین کارە لە کەمترین کاتدا بە خوێنەران ناسراوە. بێگومان ئەم کتێبە ئەتوانێت پلان دانێت بۆ نەوەی داهاتوو یاخود گەنجان بۆ ئەوەی کە بتوانن لە داهاتوودا کار لەسەر بەرهەمەکانیان و کار لەسەر ئەو پرۆژە و کارانە بکەن کە لە داهاتوودا هەوڵی بۆ ئەدەن یاخود ئەچنە ناوی لە ڕێگەی ئەم کتێبەوە یاخود ڕێگاکانی دروستکردنی پلان بۆ کاری داهاتوو بنن. بێگومان دەخوێنند کاری گەنج بە سەرپەرشتی مامۆستایەکان یەکێک لە یەک کتێبێک لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕنە سەر زمانی کوردی کە بێگومان زۆرێک لە ئەو زانیارانەی تێدایە کە تایبەتن بە پلان وەکو پێشتریش باسم کرد ڕێکخراوی CDO ژێکێکە لەو ڕێکخراوانەی کە هەمیشە هاوکاری ئەم جۆرە چالاکیانەیە و CDO کتێبەکەیان بۆ چاپەکات کە ئامانج لێی بەرزکردنەوەی توانای گەنجانە لە بواری پلان ڕێژی و هەروەها گەیشتن بە ئامانج. لە بەڕاستیمێکدا کتێبی زۆرترین کار لە کەمترین کاتدا بە خوێنەران ناسێنرا. دەخوێنند کاری گەنج بە سەرپەرشتی مامۆستاکان کتێبێک لە زمانی ئینگلیزیەوە وەرگێڕنە سەر زمانی کوردی و ڕێکخراوی CDOش کتێبەکەیان بۆ چاپ دەکات کە ئامانج لێی بەرزکردنەوەی توانای گەنجانە لە بواری پلان ڕێژی و گەیشتن بە ئامانج و بە فیڕۆنەدانی کات. لە مەراسیمێکدا کتێبەکەیان کە ناوی زۆرترین کار لە کەمترین کاتدا بە خوێنەران ناسێنرا بە سەرپەرشتی مامۆستا بورهان عومەر کە داینەمۆی ڕێخستنی توانای ئەم گەنجانە بووە.